لا تەوەری دومدا باز لە پاکردنەوەی پێست و هەروەها پاراستنی دەکەین گفتوگوی ئەم بابەت دەکەم لەگەڵ دکتۆرە نیاز ئەحمەد سپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری بشێکی ڕاستەخۆ لە ستودیۆ ئامادەیە. بانی باش دکتۆر بەخێر بێ. بەیانی ئێوەش باشە، زۆر سپاس. بەیانی ئێوەش. دکتۆرە باز لە پاکردنەوەی پێست دەکەین، باز لە پاراستنی پێست و ئەم بابەتانە دەکەین. با بزانین پاکردنەوەی پێست چۆن پاک بکرێتەوە. ئێمە کە دەمانەیە بۆ نەخسمەتی پێستمان بکەین و احتیمامی پێبین پێویستە چی بکەین؟ بەڵێ پاکردنەوە واتە ڕزگارکردنی پێستەکە لەو خانە مردوانی کە لە سەرێتی ئەگەر چوری لەسەر بێ و چوریانەی لە سەرێتی و کونیلەکانی پێست پاک بکرێتەوە. طبعاً پاکردنەوە بە چەندەها جۆرە. یەکەم شت ئەو کەسە خۆی کە لە ماڵەوە شتن و پاکڕاگرتنی، بەڵام جارجار پێویست ئەکا هەنێ ئامێری تری بۆ بەکار بهێنرێ بۆی پاکردنەوەیەکی بنەڕەتی بۆ بکرێ، ڕەونەق و جوانێکی تربیرێ بە پێستەکە. طبعاً ئەو جۆرە پاکردنەوەی کە بە ئامێرەکانەکرێ شتێکی بڵین وایە کە بە تەواتی پێستەکە پاکەکاتەوە. جیاوازی زۆرە ئەوەی کە تۆ لە ماڵەوە خۆت پاکی ئەەکەیتەوە. ئەوەی زیاتر ئێستا بەکار ئەهێنرێ هایدرەفیشەڵ بەکار ئەهێنرێ لەگەڵ لەیزەری کاربۆنی یا بڵین توێکڵکردنی کاربۆنی. دکتۆرە تا چەند گرنگە تاکێک ماوەیەک ناماوەیەک خۆی لە ماڵەوە بیاخود لە سنتەرێکی جوانکاری بێ پێستی پاک بکاتەوە؟ بەڵێ تەمان پاکردنەوەی ماڵەوەک ئەزانی بە خۆت ئەیشۆی بە هەچ پاکەرەوەیەک بێت تەمان بەپێی جۆری پێستەکەت پاکیەکەیتەوە. بەڵام ئەوەی کە پێویستە یانی بە تایبەتی ئەو کەسانی کە چوونە دەرەوەیان هەیە ڕۆژانە میکیاجەکەن هەتاو لەیان ئەیە کاریگەری دەرەوە تەپوتۆز لەیانەیە ئەمانە ئارەق ئەکاتەوە. ئەمانە پێویست ئەکا هەموو 4 بۆ 6 هەفتەیەک پاکردنەوەی بۆ بکرێت. تەمان ئەم پاکردنەوەش بە هەنێ ئامێر ئەکرێ کە لە ماڵەوە نییە. ئەمە عادەتەن ئەمە لای پزیشک و ئەمانە ئەکرێت. هایدرەفیشەڵ بەکارهێنین و لێزەری کاربۆنی بەکارهێنین. هایدرەفیشەڵ چی ئەکات؟ 3 ئیشی هەیە. یەکەم لابردنی ئەو خانە مردوانی کە لەسەر پێستەکەیە هەمووی لا ئەبات و تۆکردنەوەی پێستەکە و 3 هەمیان شێدارکردنەوەی پێستەکە بۆی لە وشکی بیپارێزێت. باش دکتۆرە بۆ منە کەسێک ئەڵێت پێستم لە ماڵەوە پاکەکەمەوە هەندێک گیراوە بەکارێنێ بۆ منە خار لەسەر چاوی دانێت و یان کۆمەڵێک میوە هات و پێکاتی دیکە تێکەڵ دەکا و بەکاری دێنێ یاخود ئای برنج بەکارێنێت. ئەمانە دروستە بەکار بهێنرێ بۆ پێست ینی پاکیەکاتەوە پێستەکە؟ پاکردنەوە کە لە ماڵەوە بیکەی تەنها بۆ پاکەرەوانی کە خۆی حازرە و بڵین شەریکە دروستی کرۆ ئەتوانی بەوە پاکی بکەیتەوە. ئەمان ئەوەی کە ئەڵێ خەیاری لە ئەیە و نازام تەماتە و ماسک خۆی بەخواردەکە ئەمانە هیچی ڕاست نین. چونکە ئەم خواردنانە ڕاستە هەمووی زۆری لەوانەیە ئەو جۆرە ڤیتامینە و کانزانی تیابێت کە پێست پێویستێتی، بەڵام نەک بە شێوەی کە تۆ ڕووکەژ لێی بی، بە شێوەیەک پێویستەکە لە خواردنە کە تۆ بە خواردن بیخۆی. ئەوەی کەلەی ئەیە تەنها لەوانی پێستەکەی دۆزێ وشکات و گەنە نەپاکی ئەکاتەوە نە ئیسیفادە لەو خواردنانە ئەکاکە ئەیا لەسەر پێستەکەی. دکتۆرەوە باسمان لە پاکردنەوەی پێست کرد لە ماڵەوە بابینە سەر پاکردنەوەی پێست لە سنتەرەکاندا. کەسێک کە دەڕاتە سنتەرەکان ڕێگایەکی دیاریکراو هەیە بۆ پاکردنەوەی پێستی یاخود لە کەسێکەوە بۆ کەسی کە دەگۆڕێت؟ بێگومان ئەگۆڕێت بەپێی جۆری پێستەکەی ئەگۆڕێ، سەیری حاڵەتی پێستەکەی ئەەکەین تا چ ڕادەیەکی لاکە چی پێویستە. بۆ نمونە ئەگەر پێستێک زۆر چەور بێت ئەو وەختە پاکردنەوەکی بەچی بۆ ئەەکەین؟ بە لێزەری کاربۆنی بۆ ئەەکەین. چکە لێزەری کاربۆنی زیاتر بۆ ئەوانە بەکارێن کە چەوریان زۆرە، زیبکەیان زۆرە، کونیلەی هەنێجار لە پێستەکە هەنێک کون دروستە بێ لە ئەنجامی چەوری و زیبکەی پێشوا وای لێ ئەکا و دەورە کوونەکان یەکەگرێتەوە. هایدرەفیشەڵش لە هەماشەوە چەورێکە لا ئەبا، بەڵام بۆ چەوری زۆر لێزەری کاربۆنێکە بەکارەهێنین بۆ پاکردنەوەکەی. باشە، ینی جۆرەکانی پێستی وشک بێ، نۆرماڵ بێ، هەستیار بێتی، زۆن بێت، ئەمانە ناتوانن بۆ نەپەنا بەرنەبەر لێزەری کاربۆن یاخود ئەوان دەبێت تەنها ئەم جۆرە پێستانە هایدرۆفیشەڵ بەکاربێنن؟ ئەتوانن، هەردووکی ئەتوانن بەکاربێنن، بەڵام ئەوەی کە زۆر چەور بێ خۆمان قەرارین ئەڵین تۆ لێزەری کاربۆنی بۆ تۆ زیاتر ئیسیفادەی لێ ئەەکەی وەک لە هایدرۆفیشەڵەکە. هایدرۆفیشەڵەکە ئەگەرێکێک پێستی وشک بێ زیاتر هایدرۆفیشەڵی بۆ بەکارێن، چکە یەکێک لە سوودەکانی هایدرۆفیشەڵ دوای ئەوەی کە خانە مردوەکان لا ئەبات نەرمی ئەکاتەوە، بڵین شێداری ئەکاتەوە پێستەکە. بەرەوەی لە پێستی وشکە زیاتر هایدرۆفیشەڵەکە ئیسیفادەی لێ ئەکات. پێست لە ماوەیەکدا چەند جار پێویستی بە هایدرۆفیشەڵ یاخود لیزەری کاربۆنی هەیە؟
ئەگەر ئەو کەسە چوونە دەرەوەی زۆر بێ پێستەکەی بڵین وابێ کە هیلاک ببێ ئارایش زۆرەکە کاریگەری دەرەوەی لە زۆر لەسەر ئیشەکەی لەبەر هەتاوە پێویستەکە هەموو 4 بۆ 6 هەفتە پاکردنەوەی بۆ بکات. باشە ینی زۆر جار گوێبیستی هەندێک بابەت بووین کەم تازوە بێ بۆم نەڵێز من خۆم هایدرۆفەشل لە ماڵەوەکەم لەوانەیە ئەمریکان و سنتەرەکان نەبێت بێگومان بەڵام هەندێک کەلوپەل و پێداویستی سەرەتایی هەیە لە ماڵەوە هەموو هەفتانە ئەیکات ئەمە زیان بە پێستەکە گێنێت ینی ئەگات حدێک پێستەکە زیانی بەرکەوێت ئەوەی کە ئەڵێ ئەو لە ماڵەوە بەکاری ئەهێنێ قەت ئەو ئامێرە گەورەیە نییە کە لە لای پزیشک بەکار ئەهێنرێ اینجا هایدرۆفیشل هەنێک بڵین گیراوە هەیە کە لەگەڵ یا بەکارهێنین خۆمان قەرارین بۆ ئەو پێستە ئەبێ چی بەکاربێنین یا چی بەکار نەهێنین کامەی زیاتر بێ کامەی کەمتر بێ ئەو لەوانەیە لە ماڵەوە ڕووک و ئامێرێکی کارەبایی بەکاری بێنیت و هیچی کا کەواتە گیراوەکان بە گوێرەی پێستەکان جیاوازە. بەڵێ گیراوەکان جیاوازە باوەڕ ناکەم ئەوەی لە ماڵی شەو بێ بتوانێت بەو جۆرە کوالیتیە بێ کە لە لای پزیشک بەکار بە گوێرەی پێستەکانیش دیسانەوە جیاوازە. بەڵێ جیاوازە. دکتۆرە بابەتی هەڵم بۆ منە هەڵم بەکاردێنێت لە ماڵەوە ئامێری شەیە تایبەت بە هەڵمی پێستە ینی ئاوەکات بە هەڵم زۆر جار ئاوی گوڵی بەکارێندرێت و لە پێستە کادرێت ئەمە زەڕورە بۆ ئینسانێک بەکاری بێنێ خۆی هەنێ جار ئەو هەڵما کە بەکاری ئەهێنێت بۆ ئەوەیە ئەڵێ ئەو کونیلەکانی پێست کە چۆری تایە بۆ ئەوی ئەوە بکاتەوە بەڵام هەنێ جار ئەم هەڵما ئەوە نە بە گەرمی لێ بەکاری ئەهێنێ دەموچاوەکە تووشی سووتان و سوربوونەوە ئەکات ئەنی پێم وانێ خەڵک خۆی لە خۆی ناتوانێت ئەم شتانە سەر بەخۆ بەکاربێنێت. پێست تا چەندێک پێویستی بە ژیانەوەی کونیلەکانی پێستە هەموو کاتێک پێویستی پێیەتی هەموو کاتێک پێویستی پێیەبێت. دکتۆرە باسمان لە لێزەری کاربۆنی و هایدرۆفێشل ئەم بابەتانە کرد بابی مەسەر پلازما بۆ پێست ئەنجام بدرێت بە تایبەت بۆ دەم و چاو هەموو کەسێک توانێت بەکاری بێنێت ینی ئەبێت بەڵێ پلازما ئەبێ پلازما تۆچێ لە خوێنەکەی خۆت ئەو پلازمایە وەرئەگریت نیسبەتێکی زۆر پلاتلێتی تایە کە ئەمە چی تایە هەنێ فاکتەری تایە کە پێی ئەڵێن فاکتەری گەشە ینی لە هەر شوێنێکە دای ئەنەیتەوە وا لە پێستەکە ئەکا کە گەشە بکات و جارێکی کە هانی ئەی خانەی تازە و کۆلاجین دروست بکاتەوە طبعا هەمانە بۆ پێستی دەموچاو بەکارین لە دەموچاوە لە ملا لە پشتی دەسە لە هەموو شوێنەکە ئەتوانین بەکارین جۆرمان هەیە بۆ قژ لە کاتی قژڕۆتانەوەیە لەمە شاهر بەکاری ئەهێنی پلازما لە هەموو تەمەنێکدا دەتوانین بەکاری بێ خۆ تەمەنێکی دیاریکراوی هەیە لە هەموو تەمەنێکە ئەتوانی بەکاری بێنی و زۆر سەلامەتیشە چکە تۆ شتێکی غەریب نییە بە جسمە تەنها ئەوەی خۆتە وەری ئەگریتەوە دای ئەنێتەوە لە شوێنێکە کە ئیسیفادەی لێ زۆر جار لێرە و لێ بیستومە کە پلازمای کەسێکی گەنج بەکارهێننەوە بۆ کەسێکی بەتەمەنمە تا چەند دوستە بە هیچ جۆرێ ئەوە نابێ مەگەرۆیکە لە خۆی وتبێتی ئەمە بە هیچ جۆرێ شتێکی علمی نییە چۆن خوێن گۆزانەوەی خوێن چۆنە کە چەند حساسە و چی بۆ بکرێت تا خوێنیەک بۆ یەکێکی تر پلازماش تەنها ئەو کەسە بۆ خۆیە بێت. باشە چەند مانگجار پلازما بکرێت دکتۆر؟ پلازما بەپی پێویستە بۆ نمونە ئەوەی کە قژی ئەڕوتێتەوە لەوانەیە پێویستکە چەند جەلسەیەکی بۆ بکرێت لەوانەیە تا 5 و 6 بۆی بکرێت. لە دەموچاوە با شتێک وایە لە ساڵێکە 3 جار بکرێت لە سەرێک 3 مانگ لە سەر یەکتری بکرێت زۆر سوودی لێ ئەبینێ پێستەکە لە چرج بوون ڕائەگرێت دایم بە جوانی ئەکات ڕەونەقی ئەیاتیە لەبەرەوە پێویستە تەنانەت وای لە هەنێ پەڵە و خاڵی وردیشکە هەبێ کاڵی ئەکاتەوە چکە وای لێکە خانی تازە جارێکە دروست بێتەوە پێستەکە ئازا ئەکاتەوە. دکتۆر باسی پەڵە و خاڵە کرد جگە لە پلازما چارەسەری کێ دەتوانێت پەڵە و خاڵ بکاتەوە یا خود نەمێنێ؟ پەڵە و خاڵ تەبعەن دووشتی جیاوازە چارەسەریان هەیە بێگومان ڕەنگە هینی پەڵە تۆزێ چارەسەرەکەی دوور و درێژتر بێ یا هەنێجار لەوانەیە چەند ساڵێکیش عیلاج وەرگیرێ کاڵ بێتەوە بڕوان نەڕوا ئەوەیە بێ خاڵ بە لێزەر ئەڕوات هەنێ جۆرمان هەیە لە مناڵە دروست ئەبێت هەنێکیمان هەیە لە تەمەنی گەورەیە دروست دەبێت بەهۆی بەرکەوتنی هەتاوە لە مناڵە لە گەورەشە بە هەمان شێوە وەکو کە ئیبینی خاڵی قاوەی ڕۆژ لەسەر دەم و چاو دروست دەبێت ئەمانە بە لێزەر ئەڕۆن ئەبێ ئەو کەسەر زۆر خۆی پارێزێل هاتاو بووی جارێکی کە دروست نەبێتەوە تایە لە پێستە کاڵەکانیشە زۆرتر وەک لە پێستە تۆخەکانە. پەڵە جیاوازە پەڵە هۆکاری خۆی هەیە کە دروست ئەبێت
پەڵەمان هەیە لە سەر تەبەقەی سەرەوەی پێستە، هەمانە لە توێژی ژێرەوەی پێستە، ئەوانەی لە ژێرەوەی زۆر بە زەحمەت ئەڕوا، لەوانەیە عیلاجی زۆر بۆ بەکارهێنرێ، بە کرێما دوختی وایە لەگەڵیا ئەڕۆین، لێزەری بۆ بەکارهێنین، پلازمای بۆ بەکارهێنین، هەنەجار لێزەری کاربۆنی ئەویش تا ڕادەیەک ڕوونی ئەکاتەوە، تەقشیری کیمیایی بۆ بەکارهێنین، طریقە زۆرە کە بۆی بەکاربێنین بۆ لابردنی پەڵە. بەس هەنێ جار هەیە، هەنێ پەڵە هەیە ئەمەنە عینادا کاڵە بێتەوە، بەڵام کە هەتاو لێ ئەیە دەرەکەوێتەوە. باشە دکتۆر لەوانەیە ئەمەش پرسیار بێت لای بینەران سەبات بە پاکردنەوەی پێست بڵێ بەجەر لاوەی کە سەنتاری سەنتەرەکان و سەردانی ئەم بابەتانە بکەم تاوکو بوومنە پێستم پاکەم و خۆم لە ماڵەوە چۆن احتیمامی پێ بەم لە بەکارهێنانی کرێم و تۆنەر و ئەم بابەتان ئەمەوێت میکانیزمی پاکردنەوەکەی بە دروستی بۆ بینەران بخەیتە ڕوو کە چۆن دەبێت لە ماڵەوە. بەڵێ هەموو کەسێک بە تایبەتی ئەوەی کە لە دەروی ئەڕواتە ماڵەوە زۆر پێویستە دەموچاوی پاکاتەوە، چۆن پاکی کاتەوە ئەی شوات و ئەو پاکەروی کە بەکاری ئەهێنێ ئەبێ بەپێی جۆری پێستەکەی بێ. هەنێ پێستەیە وشکە هەیە چەورە هەیە مامناوەنیە، زۆر جار خەڵک ئەچێ لە بازار لە مارکێتەکان شتێک ئەکڕێت پاکەرەوەیەکە ڕەنگە کوالیتێکی زۆر باشیش بێ، بەڵام بۆ پێستی ئەو ناگونجێ. بۆ نمونە پێستی وشکە شتێکی بەکارهێناو کە بۆ پێستی چەورە ئەوێ چەوری پێز لە ئەبا، لەم حاڵەتە ئەڵێ پێم شتە هەموو دەموچاوم پێستێکی ورد هەڵەیە کڕێژ دروستەکە، ئەمە وای لێکرۆ زیاتر وشک ببێتەوە. لەبەرەوە ئەبێ بەپێی جۆری پێستەکەی بێ، ئەوانەی کە پێستیان چەورە ئەبێ جۆرێ بەکاربێنێ کە چەورەکەی کەم کاتەوە، لە هەمان کاتیشا کونیلەی پێستەکان ئەبێ پاکاتەوە بۆی چەورەکەی ڕزگاری بێ. هەنێک جار هەیە لەوانەیە هەنێ مادەی تایە کە تۆزە زبرێکی تایە وای لێکە تەقشیرێکی کەمی پێئەکە وی ئەو خانۆ مردووانە و ئەو چەورەی لەسەرێتی لای بە وێ بەپێی پێستەکەی خۆی بکە. ناشکرێت زۆر بەکاربێنێ وای لە ڕۆژێکاڵی 2 جار 3 جار بەکاری ئێنم، نە ئەمە وای لێکە پێستەکە جارێکیکە تووشی وشک بوونەوە ئەکا. هەنێ پێستەیە خۆی چەورە، بەڵام ئەمەنە شتوێتی تەبەقەی سەرەوەی وشک کردوێتەوە. وەختێک کێشەی زۆر تەبەقەی سەرەوەی وشک ئەبێ. لە ژێری شەوە بڵین پێستەکە خۆی چەورە، بەڵام ئەمەنەی پاکەرەوە بەکارهێناوە زیان لە حەدی خۆی، لەبەرەوە پێستەکە تەبەقەی سەرەوەی تووشی وشک بوونەوە بووە. کەواتە لە ڕۆژێکدا چەند جار دەبێت پێست پاک بکرێتەوە یاخود بشوردرێت بۆ ئەوەی تێکش نەچێت؟ وەک دەزانین پاک نەکردنەوە و زۆر پاکردنەوەش خراپە. لە ڕۆژێکە تۆ ئەگەر لە دەرەوە بی کەیتەوە 1 جار پاکی کەیتەوە بەستە. باشە هەر سەبارەت بە بابەتی تۆنەر و کرێمات و ئایگڵ و ئەم بابەتانە گرینگەدا بەکار بهێندرێت بۆم نە کرێمانەیە ئەڵێمە کرێمی ڕۆژە ئەمە کرێمی شەوە ئەمانەمان بۆ باس بکە دکتۆرە. تۆنەر لەو کەسانە بەکارهێنرێ کە کونیلەی پێستەکانیان کراوەتەوە، عادەتەن ئەمە لەو کەسانەیە کە پێستیان پێشتر چەوری زۆر وەیە ئێستا شەر چەوری هەیە، لە ئەنجامی ئەوە هەنێک کون دروست ئەبێت و وەکو چاڵی نقطە دروستە بێت لەسەر پێستەکە. تۆنەرەکە وای لێکا پێستەکە توم و تۆڵتر بکاتەوە. ئەمە لەم حاڵەتە بەکار لەبەرەوە زیاتر بۆ پێستە چەورەکان بەکارێن و ئەوانەی کونیلەی هەیە. ڕۆژانە دەتوانێت بەکار ڕۆژانە ئەتوانێت بەکاری بێنێت. بەڵێ دکتۆر لە گۆڕینی وەرزین وەک دەزانین ڕێکارەکان چین بۆ کەسێک ئاگداری پێستی بێ و پاک ڕایگری و تێک نەچێت؟ بەڵێ تەمەن ئەو هەوای ئێمە ساردی زۆرتیایە، گەرمی زۆرتیایە، تەپوتۆزەیە، هەموو شتێکی تایە. لەبەرەوە بەپێی وەرزەکان پێست ئەبێ ئەوانەی بۆشی بەکاربێنی گۆڕانکاری تیا ببێت. لە زستانە زۆر ساردە، لەم حاڵەتە پێست هەنێ جار تووشی وشک بوونەوە ئەبێ. لە زستانە زۆر گەرمە، ئارەقکردنەوەی ئەبێ چەوری زیە ئەکا بەهۆی گەرماوە، هەنێ جار تەپوتۆ زۆرە بێ. لەم حاڵەتە لەوانەیە پێویستکە کە زوو پاکردنەوەی بۆ بکرێت بە هایدرەفیشەڵ بە یا بە لێزەری کاربۆنی بێ، ئەوانە پێویستە. و دژە خۆریش کرێمی بەرهەتا و زۆر پێویستە لە هەر 4 وەرزەکەیە بەکاربهێنرێ، بەڵام لە وەرزی هاوینە ئەبێ زۆر تەرکیزی بکرێتە سەر و بە ئەویش جاریکە بەپی جۆری پێستەکە بەکاربهێنرێت. باشە هەر خۆی ئەتوانێت هە جۆرە دژە خۆرێک بێ بەکاری بێنێت یاخود پێویستە لە ڕێگەی پزیشکەوە پزیشکی تایبەت بەم بوارە زانیاری بدرێتێ و بۆمنە بڵێت تۆ ئەم جۆرە پێستە پێویستە ئەم جۆرە دژە خۆرە بەکاربێنیت. بۆ بەکارهێنانی پێستی دەموچاو هەموو شتێکە بەکاری هێنێ بێ جۆری پێستەکەت بێ. تەنانەت میکیاج و ئەو فاوندیشنەی بەکاری ئەهێنی دژە خۆرەکەت
پێستەکەت ئەگەر چەور بوو ئەبێ ئەو جۆرە بەکاربێنی کە نووسراوە ئۆیل فری هەموو ئەو شتانی ترکە بەکارێنی ئەبێ وابێ چکە تۆ پێست چەورە شتێک لێ بێ چەوری تیابێ ئەو وەختە هەستەکەی جارێ ناشرینە بەدەم و چاوکەوە ئەڵێ ینی هەستەکەم قورسە بەدەم و چاومەوە چکە ڕاستەکە ئەم چەورە پێستی خۆشی چەورە هەردوو چەورەکە یەکی گرتووە اینجا وای لێ ئەکا جارێکە کونی لێ پێستەکەدا ئەخاتەوە زیبکەی بۆ دروست ئەکا چەورەکەی زیاکە کەواتە ئەبێ پێستەکە چەورە ئەو جۆرە بەکاربێنی کە چەوریتیانێ ئەگەر پێستەکە دوشکە بە پێچەوانەوە ئەبێ جۆرێ بەکاربێنی کە هەنێ چەوریتیایە بۆی پێستەکە جارێکی تر شێدار کاتەوە. باز لە جۆرەکانی هەتاو بکەین لە کاتی بەکارهێنانە بۆ نمونە لە کەسێکەوە بۆ کەسیکە دەگۆڕێ باسی جۆرەکەی کرد باشە بە باسی دەرەجەیەکەی لەگەڵ خۆردا بۆ نمونە هەیە لە 100 دژی خۆرەوەستێتەوە هەیە لە 150 هەیە لە 125 ئەمانە چۆن دیاری دەکرێت بۆ پێست ئەو قووەتی کە لە سەرێتی تەنانەت لە 100 و لە 100 و ئەوانە شەیە هەتا بڵین 50+ ئەمە هەتاوەکو قووەتەکەی زیاتر بێ بربەستیەکەی بۆ تیشتی خۆر زیاتر ئەبێ وا لێ ئەکا بە فترەیەکی درەنگتر پێسەکە تووشی سووتانن ببێت کە ئەڵێ لە 100 باوەڕ ناکەم هیچ دژە خۆرێکە بێ لە 100 چکە یعنی ئەوەی کە ئەڵێ لە 100 بابێنێ سعاتێ لەبەر هەتاو بێ بزانە دوایی پێستەکەی هەر تەسیری هەتاوەکەی لەسەر و تووشی ناڕەحەتی و بڵین تەسیرە خراپەکەی هەتاوەکە هەر ئەبێ بۆ جەوی ئێمە کەش و هەوای ئێمە ئەبێ لە سەروسیەوە بێت 25 و ئەمانە ئیسیفادەی نابێت لەورە بێ لە سەروسیە بێ خۆ ئەگەر 50+ بێ ئەوە هەر زۆر باشترێکە جیاوازێکی نییە بۆ تەمەنواتە هەر ئەو دەرەجەیە دیاریکراوە دەرەجەکەی ئەتوانرێت بوو لە مناڵی شاهەیە 30 بێ 50 بێ بەڵام هیچ جۆری مناڵ جیاوازە لەگەڵ هی گەورەیە نەک بە پێی دەرەجەکەی بە پێی جۆری دروستکردنەکەی هی مناڵ جیاوازە هی گەورە جیاوازە باش دکتۆرە بابەتی چرچبوونی دەموچاوەکو دەزانین بەپەی تەمان بێگومان هەندێک چرچی لە دەموچاودا دروست دەبێت بەڵام دەتوانرێت ئەگەر تۆ میکانیزمێک بەکاربێنیت کەمێک ئەو چرچیەکەم بکرێتەوە بۆ هەر لە پاکردنەوەی پێست و قسمەتکردنی پێست و بۆ ئەحتمامدان پێی طبعاً چرچی پێست چەند شتێکە دروستیەکە یەکەم تەمەنە لە دوای تەمەنی 28 و 30ەوە ئیتر ئەو کۆلاجینەی کە لە پێستمانە هەیە و تونگ و تۆڵی و جوانی و گەشی و گەنجی پێستەکەی ڕاگرتووە ئیتر وردە دروست نابێ و تێکەشکێ کە تێکەشکێ پێستەکە چیلەیە ئیتر بەرەو چرچبوون ئەڕوا وردە کە ئەڵین بەرەو پیربوون ئەڕوا یەکەم جار لە کۆوە دەرەچێت لەو شوێنانی کە پێستەکە زۆر تەنکە بۆ نمونە دەوری چاو لە ملا دەوری دەم لەمانە دروستە بێ اینجا وردە ئیتر لە شوێنەکانی تەو چرچەکانیش وردە قوڵ ئەبن طبعاً هەنێ چرچی ترمان هەیە بەهۆی تعبیری دەموچاوەکو دەوروبەری چاو لە ناوچەوانە ئەوانەی کە زۆر ئەوە نێ خۆیان کرژەکەن کە قسەکەن یان زۆر لە بەرهەتاون واکەن ئەمانە زووتر لە تەمەنی خۆیان چرچەکانیان دروستە بێ پێکەنینیش بڵێ هەموو حرەکەیەکی بڵین تعبیرێکی دەموچاو کەوای لێ بکە بۆ فترێکی زۆر و بە تیکراری پێستەکە خەتی تێ بکەوێ لە کاتی تعبیرەکەیە وای لێکە ئەو خەتانە سابت ببێ دروست ببێ طبعاً ئەم بە زیاتر ئەم تعبیر ئەوەی کە بە تعبیرەوە زیاتر بە بۆتۆکس هینە بێ ڕێگە بێتەوە و جوان ئەبێتەوە هۆکارێکی کە بەرکەوتنی هەتاوە بەرکەوتنی هەتاو وای لێ ئەکا کۆلاجین تێک پشکێز و خانەکانی بڵین ژێر پێستێکەشکێ ئەگەر مقارنەی دوو کەس بکەی بڵین لە تەمەنی 50 بنێکێکیان هەر لە بەرهەتاوە بۆ ئیشەکەیان ئیشەکەی لە ژوورەوە بووە ئەوەی لە بەرهەتاو بێن لەوانەیە کە سەیریەکەی بە 10 ساڵ تەمەنی زیاتر دیارە وەک لەوەی کە لە بەرهەتاوان نەبووە جگەرە کێشان هەر چرچی دروستەکە بورە بۆ ماوەیش ینی هەنێ خێزان هەیە زووتر پێستیان چرچە بێ هەیە نە سترێس جارێککە زووتر چرچی ئەکات و هەنێک کرێمات و بابەتی ئەوانی کە ستیرۆیدی تایە کە بە بەردەوامی بەکار ئێنێ بۆ پێست وای لەکە پێستەکە تەنگە بێتەوە کۆلاجینەکەی تێکەشکە جارێکی کە چرچی دروستەکە طبعاً بۆ هینەکانی بۆ عیلاجەکانی ئەوانی کە باسمان کرد ئەتوانرێت پارێزگاری لە هەنێکی بکرێت بەستەمەنەکە ئەوەیان هیچ بۆی لە چرچی دوورکەوێتەوە ئەو پاکردانەی کە ئەکرێت وەکو هایدرەفیشە وەکو لێزەری کاربۆنی کە بە بەردەوامی ئەکرێت وای لێ ئەکا وردە چرچەکان پڕ ئەبێتەوە طبعاً ئەگەر خەڵکیش لە تەمەنی 28 و 30ەوە ئەو کرێمانە بەکاربێنرێت کە شێدارکەرەوەیە وای لێ ئەکا کە چرج بوونەکەی تۆزە تەخیر بێ چکۆیکێ لەوانەی کە نایەڵێ پێست چرج بێ
ڕاگررتنی شێداری پێستەکەیە. سپاس بۆ دکتۆرە نیاز بورم دکتۆرە نیاز ئەحمەد پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری سپاس کە بە شێوکی ڕاستەخۆی کەڵماندامان سپاس بۆ تۆ دکتۆر. سپاس بۆ ئێوە بینەرانیش. خۆشەویستان بەیانی باش کوردستان بەردەوام دەبێ بەڵام لە ئێستادا وتان نێوەردەگرین و دێنەوەلاتان.